شەوانی شەکان ئێمە وێ حسابە بەدەمانی شەوا ئەم بەندا ئەم سێ بەندا شەوا کاتی ئەوە ئێستا جارێ نەکەوتە سەر بکێتە سەر پڕکردنەوە نظامێکی شەفافە و بۆکو ئەم کۆمپانیە دەچێت وەکوتر ئێمە پرسی لە ڕاستیە کۆمپانیا ئەکەین ڕاستە لە موڵکی تقریبا کانی گوڵایە بەنداوە دوانزە ئیلانی شوان هەیە هەر پێوان خۆشە لە خزمەتانە بكم قيافه سخته لباسي هر جانا كده يشيل بلا موجود دعي يشيل أصلا دیارە بە هەوڵی ئێمە لە نووسنگیا و بە شێمانجی قەیرانەکانی داری گەرمیان ڕێکخراوی ڕێژ بە سپاسەوە لە سنووری داری گەرمیان سێ بەنداوی بچووک لەم قۆناغەیە دروستەکەن بەنداوەکان دوانیان لە گوندەکانی تاڵەوان و کانی گوڵی سنووری ناحەی شێختەویلن و ئەویتریشیان لە سنووری ناحەی گوندی دوانزەی مامی سەر بە قەزای کفریە بە سپاسەوە بۆ ڕێکخراوی ڕێچکە لە دوای هەوڵەکانی ئێمە لە جێسی داری گەرمیان هاتوونەتە سەرخەتەوە بەنداوانە دروستەکەن بەنداوەکان ئەلبەتە خزمەتێکی زۆر بە دانیشتوانی گوندەکانی ئەم سنووری ناحەی شێختەویل هەم ئەو گوندانەی قەزای کفریشەکەن ئێمە لە نووسنگیا و بە شێمانجی قەیرانەکانی داری گەرمیان بەردەوامە بین لە هەوڵ و هاوکاری و مانجی لەگەڵ ڕێکخراوەکان بۆ ئەوەی خزمەتی زۆرتری دانیشتوانی سنووری داری گەرمیان بکەن بە سپاس ئەمڕۆ لەگەڵ بە ڕێسەرپەرشتیاری داری گەرمیان لێرە بووین بۆ دانانی بەردی بناغی ئەم بەنداوانە و دوو بەنداوی سنووری ناحەی شێختەویل و ئەوەی دوانزەی مامی کفریش هەر ئەمڕۆ دەست بەکارکردنەکرێتایە سپاس بۆ ڕێکخراوی ڕیچ سپاس بۆ حکوومەتی ئەڵمانیا کە دۆنەری ئەم پرۆژەیە بە دڵنیاییەوە وەک پێشتر ئاماژەم پێدا و جۆرە پرۆژانە لە ئایندەیە درێژەیانە بێ ئێمە لەگەڵ ڕێکخراوی تریش لە هەمانجی و پەیوەندی و کوردنیشتی بردەوامین بۆ ئەوەی خزمەتی زۆرتر هەم لە بواری ئاوەدانکردنەوە و ژێرخانی ئابووری هەم لە بوارەکانی تریشا بە سنووری داری گەرمیان بکەن. پێشەکی ئێمە وەکو ڕێکخراوی ڕیچ کە ڕێکخراوی ئاوادانکردن و فێرکردن و تەندروستی کۆمەڵە ڕێکخراوێکی خێرخوازی مرۆڤ دۆستین و بێلایەن و سربەخۆین ئەم پرۆژانە لە چوارچێوەی بەرنمەیەکایە پێڵن بەرنمەی لایڤلیهود واتە سەبەب بۆ ژیان بەرزکردنەوەی ئاستی مەعیشەت لە ڕێگەی کۆمەڵی پرۆژەی ئاوەدانی زەراعیەوە ئەم بەنداوانە بە تایبەتی ئەگەر باسی بەنداوەکان بکەین ئەم بەنداوانە ئەچێتە چوارچێوەی ئەو پرۆژانەوە بۆ بەرەنگەرە بوونەوەی وشکە ساڵی و بۆ بەرزکردنەوەی ئاستی مەعیشەتی دانیشتوانی مەنتیقەکە و بە تایبەتی دێهاتەکان و بە تایبەتی ئەو شوێنانی کە وشکە ساڵی تێنایە و مەنتیقەی گەرمیانیش کە بەشێکە لەو شوێنانە ئەم بەنداوانە کە دروستەکرێ ئێستا حالیان کە هەمانە سێ بەنداومان هەیە لەم سنوورە بەنداوی گوندی تاڵەوان کە بۆ تاڵەوان و گوندی گۆڕ ئەسپ و ئیمام ئەحمەد و تمتمەیە و ئەم بەنداوەش بەنداوی کانیگوڵ و کانیگوڵی سەر و خوار و تازەدێ و چەمی شۆرە بەنداوێکی تریشمان هەیە لە سنووری نزیکی کفری دوانزە ئیمام ئەم بەنداوانە ئاوی بەنداوەکە بۆ هەدەفی ڕئیسی کە دروستەکرێ بۆ گلدانەوەی ئاوە بۆ مەبەستی زەراعی و بۆ خواردنەوە و پرۆژەیەکی استراتیژیە کە ئەمێنێتەوە لە مەنتیقەکە.